مامۆستاکانمان خۆمان پارەمان کۆ کردوێتەوە کتێبمان کڕیوە بۆ کتێبخانەکەمان وەڵام بە تەئکید زیاد لە 6 مانگە خەریکین چونکە خۆتە زانی کتێبخانەیەکی لەم شێوە بە ئاسانی بنیاد نانێ ئێمەش ناو بیرمان لە ناوکردنەوەی نەنابوو لە ڕاستیە بەڵامی تر کە کتێبخانەکە دانان و ڕێخستنەکەی درێژەی کێشە ئەم حەدەسە هات بەسەریا ئێمەش حەزمان کرد ئەو ناوی لێ بنێن یعنی ناولانەکە لە ناو حەدەسەکەیە بۆیە ناوی کتێبخانەکەمانە شەی دەنیس. کتێبخانەیە چەند کتێبی تایە ئێستاوە لە چ بوارێکایە خوێندکاران توانە سوودی لێوە بگرن بێنم کتێبخانەیە لە دوای وانەکانیان کتێب خوێندنەوە؟ بە تاکید ئێمە بیرمان لەوە کردوەوە بە ڕاوێژ لەگەڵ کۆمەڵێک کەسی شارەزا لە بوارەکەیە ئەو کتێبانەمان هەڵبژاردووە زۆربەی ئەو کتێبانەیە کە قوتابیانی ئاستی پۆلی یەکی سەر بنەڕەتی هەتاکو نوۆی بنەڕەتیمانەیە ئێمە لەو ئاستەیە ئەو کتێبانەماندانەوە بەڵام کۆمەڵێکی تریشی هی ئاستەکانی تریشە لە ڕاستی ئەمانەوێ کتێبخانەکەمان وا گەورە و فراوان بکەین قوتابیە خوێندکارانی زانکۆش سوودی لێوەربگرن بۆ راپۆرت نووسینیان بۆ هەر جۆرە چالاکێک بیانەوێ لە ڕاستیە بەرنامەمانەوەی کتێبخانەیەکی گەورە بێت کتێبخانەیەکی فراوان بوو پڕمەعلومات بێت بۆی سەرچاوەکانی بەقوت بێ خەڵکی ترش ئیسیفادە لێ بکە بەدەل لە قوتابیەکانی خۆمان. کتێبخانەکە ئێستا چەند کتێبی تایە مامۆستا؟ تقریباً لە ڕاستیە تۆمارێکی تەواخۆت ئەزانی ئێستا تۆمارێکی تەوامان نەکردو بەڵام 500 بۆ 600 کتێبمان هەیە بەدەر لەوەی کۆمەڵێکی تریشماندانە ناوە کۆمەڵی خەڵکی تر وعدی پێداوین کتێبمان بۆ بێنێ ئەمانوێ فراوان تریشی بکەینەوە لە ڕاستی. ئەم کتێبانی کە دابینتان کردووە جگە لەوەش هاوڵاتیان بەڵێنیان پێداوە کە کتێبتان بۆ بێنن؟ بە دڵنیایەوە ئێمە زۆر سپاسیانەکەین زۆر سپاسی ئەو ناتوانانی سەناوی هەمویان بێن بەڵام ئەو کەسانی کە بە کتێبێکیش بەشداریان کردووە خەڵکی وا هەبووە لە کتێبێکەوە هەتاکو 100 کتێبی بۆ هێناوی ینی سپاسی هەمویانەکەین هەمووی هاوکاری خەڵکە هاوکاری مامۆستاکانمانە لە ڕاستیە مامۆستاکانمان خۆمان پارەمان کۆ کردوێتەوە کتێبمان کڕیوە بۆ کتێبخانەکەمان و خەڵکی تر و لایەنی تری هەم حزبی و هەم حکومیش هاوکاریان کردوین و سپاسیانەکەین دایک و باوکی قوتابیەکانشمان هاوکارمان بوون. بەڵێ من زۆر دڵخۆشم بەم کتێبخانەیە چونکە کتێب هەندێکی زۆر باشە بۆ ئەوەی فێری زمانێک باشتر بیت زمانی دایکت باشتر بێ پێویستە کتێب بخوێنیتەوە. کتێب هەندێکە کە دەتوانیت ناوی شاعیران و ئەو کەسانەی کە لە کۆندا مردوون و شەهید بوون ئەتوانین ئەو ناوانە لە بەرکەیت و لە داهاتوودا بیڵیتەوە بۆ ئەو کەسانی کە لە دوای خۆمانەوە دێن. ئەگەر من ئەم کتێبە بخوێنمەوە دەزانم چ سوودێکی بۆم هەیە. کتێب باشترین سوودە بۆم هەموو منداڵێک. من سەرەتا ئەمێ سپاسی خۆم ئاراستەی تاوای قوتابخانەکە و مامۆستایان بکەم بە تایبەتی مامۆستا ئازاد کە بڕیاریدا ئەم کتێبخانەمان بۆ دابمەزرێنێت بە تایبەت بۆ کەسانی کە ناتوانن ڕزووی کتێب خوێندنەوەیان هەیە و ناتوانن بیکردن ئەتوان بێن لە کتێبخانەکەی ئێمە کتێب بەرن و بیخوێنەوە. ڕاستی من خۆم کتێب ئەخێنمەوە زۆر بە زۆری بەڵام لە ئێستا لە بۆنەی قوتابخانە و تاقیکردنەوەکانمەوە ناتوانم زیاتر پەرەی پێ بدەم وەک پێشتر.